باوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش ماوەیەکە هەرێمی کوردستان بووەتە شوێنی تاقیکردنەوەی چەک و سووتانی دەهڵودانی جوتیاران و هاوڵاتیان و هاوکات خاڵیکردنەوەی ڕقی بەشێک لە کوڕی بەرپرسەکان بەرامبەر بە هاوڵاتیانی مەدەنی. کوڕی بەرپرسێک لە شەودا پاسەوانی شوێنێک دەکوژێت، کوڕێکی دیکە پەلاماری هاوڵاتیان دەدات. نوێترین ڕوودا و ئەمڕۆ لە ناحیەی حاجیەوە ڕوویدا. کوڕی بەرپرسێک تەقەی لە کاسبکارێک کردووە و برینداری کردووە. من دەبێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم، دەمەوێت بپرسم ئاخۆ شەرعیەتی شۆڕژگێڕی بەشێک لە بەرپرسەکانی هەرێمی کوردستان تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕەفتارەکانی کوڕی بەرپرسەکان؟ ئاخۆ یاسا و داواکاری گشتی چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە کەیسانەدا دەکات؟ هەڵبەت بە میوانداری بەڕێز پەیمان عیزەدین، پارێزەر و چالاکوانی مەدەنی. سڵاوت لەبێ خات و پەیمان، سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکە. دەمەوێت بپرسم هۆکاری ئەو بارودۆخەی کە ئێستا لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دروست بۆ بەگشتی چییە؟ سڵاو لە بەڕێستان، زۆر سپاس. لە ڕاستیە هیچ بارودۆخێک کە ئەوەی ئێستا هەیەەوە ئەوەی لە ئایندە شایەتە پێشەوە هیچی جێگەی سەرسوورمان نییە و چاوەڕوان نەکراو نییە کە ئەڕووبات، لەبەر ئەوەی هەر حکومڕانیەک بەو جۆرە شکست خواردووە دەست پێ بکات و ماوەی 30 ساڵ بەردەوام بێ بە دڵنیاییەوە لە دوجارە ئەوەی نەتیجەی ئەو حکومڕانیە شکستەیە و ئەچێنرێتەوە و خەڵک بەرهەمەکەی ئەبینێت. ئەمەیە کە ئێستا ئەیبینین، ینی ئەوەی کە لە 30 ساڵ لەمەوە پێشەوە ڕوویاوە کار لەسەر هەموو ئەو شکست خواردنانە کاری لەسەر پێگەیاندنی جیلێک یا دوو جیلی کامل کردووە کە ئەمانە لە ئێستاە گەورەن پێگەیشتون و بەو سیاسەتە خراپانەیە ڕۆشتون و بەو ئیدارەدانە شکست خواردووە ڕۆشتون. بۆیە ئاساییە لە ئێستاە هەم حکومڕانی هەم شیرازەی کۆمەڵایەتی و هەم بارودۆخە سیاسیەکان ڕۆژ بە ڕۆژ خراپتر ببێت. زۆر باشە. دیارە ڕووداوی ڕفاندن و کوشتن و ئەو جۆرە ڕووداوانە لەسەر ئاستی دنیا نامۆنیە و لە هەموو وڵاتان ڕوودەدات وەکو ڕووداو. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە کە بەشی هەرە زۆری بەرپرسەکانی هەرێمی کوردستان بەردەوام باز لە سەروەربوونی یاسا دەکەن. لە کاتێکدا کوڕەکانیان کچەکانیان کەیسێکی لەو جۆرەیان بۆ دروست دەبێت، ئەوەی بیری لێ ناکەنەوە پەنای بۆ نابەن یاسایە، کەواتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم دۆخەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە حاڵەتانەیە بکەن؟ خۆی لە ڕاستیە ئەوەی کە قسە لەسەر سەقامگیری یاسا و سەروەربوونی یاسا بە ئەکیدی خۆ ئەو بەرپرسانە ئەوەی کە هەیەە بۆ بەردەوامی وەکو ئەفیۆن خەڵکی بەردەوام پێهۆش ببن و ئاگایان نەمێنێت لەوەی کە لە دەوریانان ڕوئەیە، ئەو قسانەیە کە ئێستا ماوەتەوە، لەبەر ئەوەی بەفعلی ناتوانن هیچ گۆڕانکاریەک لە ژیانی خەڵکا بکەن، لەبەر ئەوەی کە ئیشی لەسەر ئەکەن هۆشیانە و چۆن بە کاریگرترین ڕێگە بەردەوامی بن بە بردننی هۆشی بەشێک لەو خەڵکە تاکو زەمانەتی مانەوەی زیاتری خۆیان بکەن. بەڵام ئەوەی حەقیقەتە کە خەڵک وردە وردە ئەیبینێت، یعنی چەنە ئەو ئەفیونانە کاریگەریش بێ لەسەریان، لە نەتیجە ئەبینێ کوڕەکەی لە بەردەمی مەترسیایە، کچەکەی لە بەردەمی مەترسیایە بەهۆی کوڕ و کچی بەرپرسەکانەوە. ئەگەر ئەوان تێکەڵ بە سیاست ببن یا تێکەڵ بە سیاست نەبن، لە تازەترین نمونەیە کەسێک کە کاسبە و لە نانەوخانە کار ئەکات، ئەمە مەترسی لەسەرەوە ڕوبەڕووی تەقەلێکردن ئەبێتەوە بە تەنیا لەبەر ئەوەی ئەو کەسەی دەمەقاڵی لەگەڵی بووە کوڕی بەرپرسە و دەمانچەی پێەیە و چەکی پێەیە کە ئەگەر بگەڕێیتەوە بە ئەکیدی چەکی بێ مۆڵەتیشی پێەیە، ئەو مۆڵەتە مۆڵەتی باوکێتی کە ئەتوانێت چەک هەڵبگرێ. بۆیە ئەوەی کە یعنی ئەبێ هاوڵاتی لەسەری بوەستێ مەترسێکی یەکجار گەورەیە. ئەم بەرپرسانە و هەردوو حزبی دەسەڵاتدار بە شێوەیەکی تایبەت پارتی و یەکێتی بەتەنیا ئیشیان لەسەر بردننی داهات نەکردووە، بەتەنیا ئیشیان لەسەر گەندەڵی نەکردووە، بەتەنیا ئیشیان لەسەر ڕفاندن و دزینی قوتی خەڵک نەکردووە. ئەمان ئیشێکی زۆر خەتەرتر و گەورەتریان کردووە لەسەر نەمانی ئەخلاق
و نەمانی هیچ بەهایەک لەناو کۆمەڵگایە و بەداخەوە لەبەر سەرقاڵیانەوە بە گەندەڵی و سەرقاڵیان بە قاچاقچێتی و سەرقاڵیان بە زۆرکردنی سەروەت و سامانیان لە ناو هەرێم و لە دەرەوەی هەرێمی کوردستان سەریان نەپەرژاوەتە سەر پەروەردەکردنی مناڵەکانیان نەیان توانیوە ینی ئەوەی کە بە تەنیا پێشکەشی مناڵەکانیان کردووە نمونەیەکی زۆر خراپی لە ڕەتاندنی خەڵک کە پێشمەرگەن و بە پاسەوانەکانی باوکیان ناو ئەبرێن پێشکەشکردنی نمونەیەکی زۆر خراپ لە باڵادەستی بەسەر قانونە مناڵێکەوە پەروەردەبێ بە ئەکیدی گەنجێکی نابەرپرس ئەبێ و گەنجێک ئەبێ حساب بۆ یاسا ناکا و گەنجێک ئەبێ حساب بۆ بەها مرۆڤایەتیەکان ناکاوە ئەوەی کە ئێستا ئەیبینین هەم لە پێشێلکەری یاساکانی با بڵێن هاتوچۆ لە تیژڕەوی لە پێشێلکردنی یاساکانی تری کە بەرکارە هەرێمی کوردستانە و لە خۆبەزلزانین چ لە قوتابخانەکان لە زانکۆکان تەنانەت لە خواردنگاکانە مناڵی مەسئول بە چەندین خواردنگا لەبارەی ئەوە بزانم بوونی شەرعیەتی شۆڕژگێڕی لە لای بەشێکی زۆر لە بەرپرسانی هەرێم تا چەند کاریگەری لەسەر کردەوە و ڕەفتاری منداڵەکانیان هەبووە لە ڕاستیە دوولایەنەیە یعنی هەم باوکە شۆڕژگێڕەکان یا بەناو شۆڕژگێڕەکان چونکە ئیمکان نییە هیچ کەسێکی شۆڕژگێر بەهای مرۆڤایەتی لەلا نەمێنێت و مناڵەکانی بەم ئاراستەیە پەروەردە بکات ئێمە لە ڕاستیە قسە لەسەر کۆمەڵێک چەکدار ئەکەین کە شۆڕشێکی چەکداریان کردووە بۆ بەرژەوەندی خۆیان ئەمە جیاوازە لە با بڵێن بابەتی شۆڕژگێڕی وەقیەمی شۆڕژگێڕی بۆیە ئەم باوکە چەکدارانە لە ڕاستیە با بڵێن هەم خۆیان کە ئەو پیرۆزییان ناوەتەوە بە چاوی مناڵەکانیان ناوە دەرخواردی مناڵەکانیان ناون کە ئەوان نەوەی کۆمەڵێک شۆڕژگێڕن ئەم شۆڕژگێڕێتیەی باوکیان حەقیان ئاەتەیە بۆ ئەوی ببن بە سەرۆکی حزبەکەی باوکیان بۆ ئەوی ببن بە سەرۆکی ئیشەکەی باوکیان بۆ ئەوی ببن بە سەرۆکی تەنانەت بازرگانیەکانی باوکیشیان لە لایەکی تریشەوە بە تەنیا خەتاکە لەمان نییە لەوەیە کە ئەم پیرۆزیە شۆڕژگێڕیە لە لای خەڵکیش بە هەمان شێوە کەوتۆتەوە چۆن هەتاکو چەندین ساڵ لەمە و پێش نەوەی شێخ نێوەی بەگ نەوەی ئاغا بە پیرۆز سیر ئەکرا لەلایەن بەشێکی کۆمەڵگاوە و ئەو کوڕ و کچانە بەبێ ئەوەی هیچیان کردبێت تەنیا لەبەر ئەوەی باوکیان شێخە لەبەر ئەوەی باوکیان ئاغایە لەبەر ئەوەی باوکیان بەگا ئەمانیش بە هەمان پیرۆزی وەرئەگرن بە میرات بۆیان ئەمێنێتەوە بەشێک لە خەڵک جۆرێک لە کۆیلایەتی بۆ ئەنوانن ئەم پیرۆزیە شۆڕژگێڕیەش هەمان شتە بۆ نمونە کەسێک 20 ساڵی تەمەنی 30 ساڵی تەمەنی لە پارتێکی دیاری کراوە سەرف کردووە و خزمەتی جدی کردووە پیر بووە لە ناو حزبەکەیە بەڵام ئامادەیە بۆ نەوەی بەرپرسەکەی سەرۆکەکەی بچووکی بکات کۆیلایەتی بکات کەواتە ئەم پیرۆزیە دوولایەنەیە هەم لە لای باوانی چەکدارەوە و هەم لەلایەن هاوڵاتیان و با بڵێن هەوادار و ئەندامانی ئەو پارت و بەرپرسان زۆر باشە دەمێت بزانم بۆچی لە هیچ کام لە کەیسەکاندا کە لە ماوەی ڕابردوودا هەبوون دادگا دەیتوانیوە ڕۆڵێکی ڕاستەقینە بجێڕێت پێتان وایە ئەمە بەشێکی سەرەکی پەیوەندی بە تێڕوانینی بەرپرسەکانەوە هەیە بۆ دادگا ئەوان باوەڕیان بە دادگانیە یان پەیوەندی بە سەروەرنەبوونی دادگاوە هەیە خۆی ئەوە وازەحە کە بەشێکی هەرە زۆری دادگاکان لە چەندین کەیسی جیاجایەوە لە تازەترینی لە کەیسی سزادانی دەستگیرکراوانی بادینانە ئەوەمان بە وازەحی بینی کە چەندین دادوەری بەڕێز ئەویست لەو بەرپرسیارەتیەوە لەو چوونە ژێرباری فەرمانی حزبە خۆی ناشرین نەکا بۆیە بە بیانووی جیاجیا لە ناو ئەو کەیسەیە حزوری نەئەبوو و ئامادە نەئەبوو بڕیار دەربکات بەڵام بێبەهاکردنی قانون شتێک نییە لەمڕۆوە سەرچاوی گرت بێ ئەم مناڵانی ئەمڕۆ باسییان ئەەکەین کە بوونەتە مەترسیەکی گەورە لەسەر مناڵی فەقیر و لەسەر مناڵی هاوڵاتیان و لەسەر کۆی کۆمەڵگا
ئەمانە بێڕێزیکردنیان بەرامبەر بە یاسا لەگەڵ شیرە خواردووە، چکە ئەو بینیوێتی باوکی هیچ حسابێک بۆ قانون ناکە، ئەو بینیوێتی باوکی لە دەرەوەی یاسا کە خانووی کردووە بە پێشمەرگەکانی کۆی ئیشەکانی کردووە، ئەو ئەزانێت دایکی کە هیچ بەرپرسیارەتێکی نییە بەس ژنی پیاوێکی چەکدارە پێویستی بە هێلکە ئەبێ پێشمەرگەکە ئەنێرێ بۆ ئەوی هێلکەی بۆ بکڕێ. ئەم جۆرە لە پەروەردەکردن کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر دروستکردنی ئەم کەسێتیە سلبیە زۆر خراپە لە ناو کۆمەلگایە کە ئێستا پێی وایە ئەو سەردار و سەروەری هەموو کەسێکە لە ناو کۆمەلگاکەی خۆیان. زۆر باشە بەشێک لە خاوەنی کەیسەکانیش ئەوانەی تاوانیان بەرامبەر کراوە زۆر جار پەنا دەبەنە بەر وەک دەڵێن سڵحی عەشایری و ڕێکەوتنی کۆمەڵایەتی. پێم وایە مەتا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی کە حاڵەتەکان دووبارە ببنەوە و کوڕی بەرپرسەکان مەترسی ئەویان نەبێت کە لە دادگا دادگایی بکرێن. لەگەڵەوەی من هیوادارم هیچ کەسێک و لە هیچ حاڵەتێکە تەنانەت بۆ ئەو حاڵەتانەی کە بە قەزا و قەدەری ژناو ئەبرێ پەنانەبا بۆ سڵحی عەشایری، چونکە سڵحی عەشایری یەکێکە لەو ڕێگایانەی کە درێژە بە توندوتیژی و درێژە بە کوشتن و بڕینەکان ئەیات، لەبەر ئەوەی ئەو کەسە بە ئاسانی لە سزاکەی دەرئەچێت و گرنگیەکی ئەو تۆنایە بە دووبارە نەبوونەوەی هەمان ئەو تاوانی کە ئەنجامی داوە. ئەمە بە شێوەیەکی گشتی و بۆ هەموو تاوانێک گوێنڕە ئەم وایە. بەڵام بە تایبەتتر لەم جۆرە حاڵەتانەیە ئەوانەی کە پەنا ئەبەن بۆ سڵحی عەشایری بەشێکی زۆری بێمتمانەییە بە دادگاکان. بۆ نمونە ئەو حساب ئەکات لەسەر ئەوەی ئەڵێ من کوڕەکەم برینار بووە یا قاچێکی شکاوە یا تووشی عەجزێک بووە یا نەماوە لە ژیانە، ئەوەی کە کارەکەی ئەنجام ماوە کوڕی بەرپرسە یا خزمی بەرپرسە یا دراوسەی بەرپرسە، چونکە ئەوەش ئەخوات لە هەرێمی کوردستانە لە هەموو حاڵەتێکا تێ ئەگات کە ئەگەر کەیسەکە بباتە دادگا ئەم جگە لەوەی کە زەرێکی مادی و معنەوی کردووە کەیسەکەش ناباتەوە. بۆیە لەم حاڵەتەیە لەگەڵ خۆیان بیر ئەکاتەوە ئەڵێ لانی کام شتێک پارەوەربگرم بۆ کوڕەکەم کە ژیانی پێتەئمین بێ، بۆ کچەکەم بۆ خێزانەکەم باشترە لەوەی کە من هەموو حاڵەتەکانە بدۆڕێم کە من دیسانەوە لەمەشە ئەمە پاساو نییە بۆ ئەو خەڵکانە ئیهێنمەوە، چونکە بەگرتنەبەری ڕێکارە یاساییەکان جارێک و 2 10 و 20 و 30 و 1000 ناچار ئەبێت بەوەی کە ئەم ناڕێکیانە ڕێک ببێتەوە. زۆر باشە داواکاری گشتی ڕۆڵی چۆن بووە بە گشتی لەو کەیسانەی کە هەبوون؟ پێتان وایە داواکاری گشتی ئەو ڕۆڵە جددی و یاسایی خۆی جێڕابێت کە پێویستە بۆ هەر کەیسێکی تاوان هەیبێت؟ بەدڵنیاییەوە بەداخەوە، چونکە هەندێک حاڵەت هەیە کە مەترسیە لەسەر کۆمەلگا، ئەمە ئیشی سەرەکی داواکاری گشتیە کە سکاڵای لەسەر بجوڵێنێت. بەڵام بە ئەکیدی ئەگەر کەیسێکی وا ڕووبە و کەسوکاری تاوان لێکراوەکە نەوێرن یا لەبەر هەر سەبەبێک بێ سکاڵا تۆمارنەکەن زۆر کەمبینی ومانە یا دەگمەنە یا خود مەحاڵە هەتاکو ئێستا کە هیوادارم بۆ داهاتووانە بێ داواکاری گشتی سکاڵایەکی جوڵانە بێ بە شەرتێ دڵنیا بوو بێت لەوەی کە لایەنی بەرامبەر بەرپرسە یاخود بە جۆرێک لە جۆرەکان وەکو ئەوەی لە ناو کۆمەلگای ئەوترێ دەستی ئەڕوات. بۆیە ئەوەی کە ئێستا ئەبینرێ بە تایبەتی لە دوو حاڵەتی ئەخیری تەقەلێکردن کە یەکێکیان بەداخەوە بە کوشتن کۆتایی هات، کەسوکاری با بڵێن تاوان لێکراوەکە سوورن لەسەر ئەوەی کە سکاڵا بجوڵێنن و داوای مافی خۆیان بکەن و ڕەنگە ئەم ئاراستەیەش ئاراستەیەکی باش بێ ئەگەر تەنانەت لەبەر ناکۆکی حزبی بێ و لایەنداری تەرەفەکان بێ بۆ باڵە جیاجیەکانی حزبەکان، بەڵام هەر ئەمە بۆ خۆی هەنگاوێکی باشە کە تاوانکارەکان تۆمەتبارەکان ڕادستی دادگا ئەکرێن کە بە هیوام ڕادستکردنەکان بە تەنیا ڕادستکردنێکی شکلی نەبێت و دادگا ڕێڕەوی ڕاستی خۆی بگرێت لەو دوو کەیسەیە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا زۆر جار بەشێکی زۆر لە هاوڵاتیان چالاکیان ئەنجام داوە، خۆپشاندان کراوە. لە زۆربەی هەرە زۆری خۆپشاندان و چالاکیەکاندا هێزە ئەمنیەکان بە توندی پەلاماری بەشێکی زۆر لە هاوڵاتیانی خۆپشاندەریان داوە و تا ئێستاش هیچ کەیسێک نییە کە یاسا یەکلایی کرد بێتەوە و
پشتگیری خەڵکی هاوڵاتیانی ناڕازی کرد بێت. پێتان وایە ئەم پەلامارە توندانەی هێزە ئەمنیەکان و حیمایی بەرپرسەکان تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی کە پەلاماری خەڵکی مەدەنی لەلایەن کوڕ و کچی بەرپرسەکانەوە ئاسایی ببێتەوە؟ جا لە ڕاستیە هەندێک شت هەیە، چونکە ئەمە کۆتایی ئەو حکومڕانیە شکست خواردووە، لەبەر ئەوەی من بڕوام وایە هەموو زۆرداریەک ئەگاتە کۆتایی و تەسەوریش ئەەکەم لە دانپیانانی ئێستەی و ئەو حاڵەتە هێستیریەی کە بەشێکی زۆر لە بەرپرسانی ئەم پارتانە تێککەوتون و قسەی سیر و سەمەرە ئەکەن لەسەر ئەو تاوانانەی ئەنجامیان داوە کە تازەترینیان بەرپرسێکی سەربازی بوو لەبەر ئەوەی کە لایەک لە لاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان فرانە بووی، زۆر بە ئاسایی و زۆر بە سروشتی وتی دانی پیاناکە ئەو 1001 کاری خراپی بۆ یەکێتی نیشتیمانی کردووە و بە دقیقی باسی کرد کە لە حەڤەی شوباتە کە هەمومان ئەزانین حەڤەی شوبات خۆپیشاندانەکان بوو و ئەوەی کە خۆپیشاندانی ئەکرد فەرمانبەران بوون، خوێندکاران بوون، مامۆستایان بوون، تەواوی چین و توێژەکان بوون لە سلێمانی و دەوروبەری. کەواتە ئەو 1001 ئیشە خراپە کە کراوە بەرامبەر بە هاوڵاتیان کراوە و ئەو کەسە خۆشی لە داهێنانی خۆی نەبوو کردوێتی، بە ئەکیدی فەرمانی پێکراوە و ڕەنگە لە دوای ئەنجامدانی ئەو 1001 کارە خراپە دەستخۆشیشی لێکرابێەوە مکافەئەش کرابێت. کەواتە ئەمە دانپیانانێکی وازحە، ئەوەی کە عەرەب ئەڵێ شەهەدە شاهدون من ئەهلیها، کە یەکێک لە خۆیان دانی پیاناوە لە چەندین مناسەبە و کاتی جیاجیاشە ئەم بەرپرسانە ئاعترافیان بە حزبی بوونی دادگا و دادوەرەکان کردووە، ئاعترافیان بە ناقانونی بوون کردووە، ئاعترافیان بە قاچاقچێتی بەرپرسەکانی خۆیان کردووە. لەبەر ئەوە لە ڕاستیە ئەوەی کە هەتاکو ئێستا کراوە دانپیانانی خۆیانە کە بە ناقانونی خەڵکیان گرتووە، خەڵکیان ئیهانە کردووە، خۆپیشاندەریان با بڵێن دەستگیر کردووە یاخود توندوتیژیان بەرامبەر کردووە. هەر من بۆ خۆم لە هەڵبژاردننی 2008ەوە کە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسێک کراوە، من پارێزەری ئەو ڕۆژنامە نووسم کە لەلایەن با بڵێن پاسەوانی بەرپرسی پێشووی ئاسایشی سلێمانیەوە لێی درابوو و دەستدرێژی کرابووە سەر هەتاکو ئێستاشی پێوە بێ ئاسایش ئامادە نەبوو ناوی ئەو پاسەوانانەی بەرپرسی ئاسایش ڕادەست بکە بۆ ئەوی لێکۆڵینەوە لەگەڵیانە بەردەوام بێ. کەواتە ئەم جۆرە مامەڵەکردنە لەگەڵ خۆپیشاندەر لەگەڵ ڕۆژنامە نووس و دواتر هیچ دادگاکان هیچ ڕێکارێکی یاسایی ناگرنە بەر لە بەرامبەر ئەو دەستدرێژکارانە، لە بەرامبەر ئەو پەلاماردەرانە کە پاسەوانی بەرپرسی حزبین، ئەمە جۆرێک لە ناومێدی و ڕەشبینی دروست ئەکات بۆ خەڵک کە جارێکی تر بیر لەوە بکاتەوە. لەوەندەدا کەواتە هاوڵاتیانی مەدەنی چ ئەرکێک ئەکەوێتە سەر شانیان، بە تایبەت ئێستا دۆخێک دروست بووە بەشێک لە هاوڵاتیان بە تەنزەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان باز لە بوونی ترسێکی زۆر دەکەن لە ناو گەنجانی ئەم هەرێمەدا بەرامبەر بە کوڕ و کچی بەرپرسەکان. ئێستا دۆخێکی وا دروست بووە، خەڵکی مەدەنی چی دەکەوێتە سەرشان، دەتوانێت چۆن بەرەنگاری ئەم جۆرە حاڵەتانە ببێتەوە؟ لە ڕاستیە ئەرکی هەرە گرنگ و سەرەکی کە ئەکەوێتە سەرشانی خەڵکی بە شێوەیەکی گشتی ئەرکی کۆڵنەدانە. کۆڵنەدان لە ڕەتکردنەوەی هەر ناحەقیەک، کۆڵنەدان لە قسەکردن لەسەر هەر توندوتیژیەک کە بەرامبەرت بکرێ، کۆڵنەدان لەوەی کە مناڵی بەرپرس بە بەرپرس نەزانی لەسەر مناڵەکانت و مناڵەکانمان ڕابێنین لەسەر ئەوەی کە ئەوان کەسێکی سربەخۆن و خاوەن مافن و ئەرکی ئەوانە کە داکۆکی لە مافی خۆیان بکەن بە داکۆکیکردن و بەڕوو بەڕووبوونەوە بە بڕوای من هەر زوڵمێک هەر ستەمێک لە چلووتکەیەکی تونند و تۆڵیا بێ ئەکەوێت. زۆر زۆر سپاس بەڕێز پەیمان ئەزەدی، پارێزەر و چالاکوانی مەدەنی. سپاس کە لەگەڵمان بوویت. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش، کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.